خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. زۆر دەمێکە ئێمە تەمەنای ئەکەین کە ئەو چیرۆکە تراژیدیایی لەبارەی موچەوە هەیە کۆتایی پێبێ، بەڵام بەداخەوە هەر مانگە و کە نزیک دەبینەوە منۆک ڕۆژنامە نووس دەستم لەسەر دڵمە لەم خوایە زوو موچەکە بێ و منیش ڕوبەڕووی بەرنامە نەبمەوە، لەبەرەوەی بەس ئێمە ئەزانین چه ئازارێکە و موچە دواکەوتنە. هەندێکی ئەڵێن سیاسی، هەندێکی ئەڵێن داراییە، هەندێکی ئەڵێن نەخێر هەردوو چێتی، هەندێکی پەیوەندی بەرێمی کوردستانەوە هەیە، نەخێر پەیوەندی بە بەغداوە هەیە. ئەوەی کە تا ئێستا هەیە باز لەوە کرێ کە سبەینێ چاوەڕوانەکرێ بڕیارێکی لەبارەوە بدرێ. ئەم چیرۆکە تراژیدیە بۆ بەو شێوەیە بەردەوامە. ئایا هەموو کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەمەدا کۆکراوەتەوە، یان بە زۆرێکی تر بیڵێین بەغدا هەموو کێشەکانی یان ئەوێ هەرێمی کوردستان بەوە لاواز بکە و بێنێتە ژێربار، یان هەرێمی کوردستان ئێوێ بەڕاستی بەم کێشانەوە پرسەنەتەوایەکانی ئیدامە پێ بدات و وا خەڵک وا نیشانی بدا کە کێشەی نەتەواییمان هەیە. بەڵام ئەوەی لە 2000 دەمێنێتەوە گیرفانی بەتاڵی موچەخۆرە. ئەمە بەڕاستەوخۆ بەنا ڕاستەوخۆش گیرفانی بەتاڵی دەستگێڕێکە تا دەگاتە تاجرێک. ئێمە تاوتوی ئەو بابەتاکەین بە میوانداری بەڕێز مامۆستا شێروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشووی پەرلەمانی عێراق. مامۆستا زۆر بەخێر بێ. زۆر سپاس. واروەها کەمێکی تر دکتۆر ڕێبین سەلام کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان بە ڕێزیشان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبن. مامۆستا شێروان، ئەم چیرۆکە تراژیدیە بۆ یعنی لە سەردەمی ئەوەی کە ئێوە لیژنەی دارایی بوون ئاهات نائەهات دێت نایەت مەسەر هەتا بەو مانگەشەوە ئێستا حاڵی حازر لەو دۆخەدای. زۆر سپاس، سڵاو ڕێز بۆ جەنابەت و بۆ بینەرانی خۆشەویست. طبعاً لە پێشێکەکەی جەنابەت ینی خۆزگە وای لێ هاتباوت تەمەنیات و ئومنیاتەی کە هەمان بوو لە 2024 گوتمان قەراری محکەمەی اتحادی دەرچۆت چیکە کێشەمان نیە، لە 2025 گوتمان سەرەڕای قەراری محکەمەی اتحادی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا هەیە، جارێک کە تەسەوڕ ناکەین موچە گرفتی بۆ دروست بێتەوە. بەڵام بەداخەوە پێدەچێ ئەم بابەتە هەر ڕۆژەی بیانەوێ گرفتی بۆ دروست ببێ، گرفتی بۆ دروست بکەن. طبعاً ئەگەر بین ئەوەی ئەم جارە لێ بکۆڵینەوە، جەنابەت دەزانێ ئمە موازنەی 3 ساڵیمان هەیە. لە 2023 خەلەلەکانی دەرکەوت ئەوە بوو کە وەزیری دارایی و بەڕێز سوودانی گوتیان یاسای موازنە ڕێگرە لەبەرەوەی کە ئێمە ئەو بڕەپارەیە کە بۆ موچە پێویستە بیدەین بە موچە. لە 2024 هاتین بەشێک لە با بڵێن خشتەکانی موازنە تعدیل کرایەوە بە هاوتەریب لەگەڵ قەراری محکەمەی اتحادی بۆی کە موچە وەکو خۆی بدرێ. لە 2024 ڕۆشتین تا گەیشتینە مانگی لە مانگی 10 و 11 و بڕەپارەی کە تەرخان کرا بۆ موچە کەم کرایەوە، ئەوە بوو لە نێوان هەولێر و بەغدا موچەی مانگی 12 فەرمانبەران فەوتە. لە 2025 لە سەرەتای مانگی 2 ڕێککەوتن کراوە لە نێوان هەردوو وەزارەتی دارایی لەسەر کۆمەڵێک خاڵ. بەڵام من نازانم ئایا ئەو برادرانەی کە لە مفاوەزات دەکەن لە بیدایەت هەندێک وردەکاری هەیە هەستی پێناکەن، یان دوایی لە کاتی جێبەجێکردندا هەندێک خەلەل هەیە دەردەکەوێت کە ئەو کاتە با بڵێن کەس دەرکی پێ نەکردووە. ئێمە یەک نقطەی ئەساسی هەیە کە ئێستا بەغدا کردوێتە با بڵێن بەهانە، ئەویش دەڵێت داهاتی نانەوتی ئەو بڕێکە لە مانگەکانی 1 و 2 و 3 و 4 هەرێمی کوردستان خستوویەتە سەر هەژماری با بڵێن هەژماری بانکی وەزارەتی دارایی عێراق پێی رازینین 48 ملیارە 50 ملیارە زیاترە کەمترە لەو دەوروبەرەیە. ئایا پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا وەفدی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی لەگەڵ بەغدا کاتێک کە ڕێککەوتون لەسەر چەند ڕێککەوتون چکە وازەحە یعنی دەبێ من ئەوم لە بەڕێز کاکڕێباس حەملان پرسی وتی ئەمە اتفاق نییە، ناتوانانی اتفاقی لەسەر بکەی مانجێک 100 مانجێک 50 مانجێک 30 وتی ناتوانانی اتفاقی لەسەر. باشە
ڕەنجێک دادنەی کەواتە لە بینی چەند بۆ چەندە طبعا ئێمە لە یەکەم مانگەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان تەسەوەر بکەم 52 میلیار و شتێک بوو 53 میلیار بوو یەکسەر حکوومەتی عێراق ناڕزایی دەربڕیوە 48 میلیار بوو هەر ناڕزایی دەربڕیوە بۆ لەبەر ئەوەی قانونی ئیدارەی مالیمان هەیە بەپێی قانونی ئیدارەی مالی تۆ دەبێ نیوەی داهاتی نانەوتی با بڵین یان نیوەی داهاتی فێدراڵی داهاتی ئەوەی کە پێی دەڵێن داهاتی فێدراڵی داهاتی فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان و ئەو داهاتانەی کە با بڵین دەبێ بگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت لە 150 ئەوە ئایا ئەگەر ڕێککەوتووی چەندە ئەگەر ڕێک نەکەوتووی چۆن حسابی دەکەی چونکە بۆ لە 2024 جەنابەت بیرتە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەڵامی بەیاننامەیەکی وەزارەتی دارایی عێراق ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە لە ڕوونکردنەوە کە دەڵێت داهاتی نانەوتیمان بۆ 11 مانگ نەک بۆ 12 مانگ بۆ 11 مانگ بریتێ لە 4 تریلیۆن و 300 میلیار کە دەی دابەشی 11 دەکەی نزیکی 395 میلیار دەکە مانگانە ئەمە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بیدا بە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بەڵێ بەڵێ باشە تۆ جارێک بەیاننامە دەردەکەی دەڵی 320 جارێک دەڵی 300 جارێک دەڵی 350 ئەو بەیاننامەی ئەخیرشت بۆ ڕێحسابی کە دابەشی 11 کە دەکاتە 395 لە 150 ئەوە یان بەسەرەن چۆن حسابی دەکەی چۆن لەگەڵ بەغدا ڕێککەوتی خۆ دەبێ ئەمە ناکرێت بیدەیە دەست قەدەر بۆ لەبەرەوەی دوو بۆ چوونی جیاواز لەسەر قانونی داری مالیە ئەمە یەکێکە لە گرفتەکان تەواان ئەگەر باسییان نەکرد بێ و ڕێک نەکەوتبن خەلەلە چکەوەی من بیرم بێت لە 2024 لەسەر با بڵین ڕقەمەکی دقیق نا بەڵام لەسەر ڕەنجێک ڕێککەوتون لە بینی 80 بۆ 85 بۆ ئەم ساڵیش دەبوو ڕێککەوت نەکرابە ئەگەر نەکرابێ عنی ئەمە بۆ خۆی خەلەلەکە لێرەدا ئەمە یەکێک لە خەلەکانە خەلەلی دووەم داهاتی نەوتی لە هەرێمی کوردستان کەس هیچی لەبارەوە نازانێ ئایا ئەم ڕەنەوتەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەرهەم دێت دەیدێن مەسفاکانی عێراق دەیدێ پاڵاوگەکانی ناوخۆ بۆ ناوخۆی بەکاردێنی ینی بامسەشیفرۆشی ئەو دووستونە ستونێکی ئەوەی کە ئێستاوی باسی دەکەیت جەنابەت بەرپرسیارەتەکانی هەرێمی کوردستان ئەوە بەرپرسیارەکانی هەرێمی کوردستانە ینی هەرێمی کوردستان دەبێت لە داهاتی نەوتی جوابی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەرپرسیانی بەغداش بداتەوە چکە بیرمان نەچێت بەرهەمهێنانی نەوێت بەشێکە لە پلانی ئۆپێک عێراق بەشێکە لەوە ینی کاریگەری هەیە ئەمە خەلەلەکانی هەرێمی کوردستانە بەڕاستی و داهاتی نانەوتی هەندێک شت هەیە بن منە لیستی موچە مشکلی هەڵبووە بەس بەڵام سەرڕای هەموو ئەوانە کە من لە بداەتەوە باسمان لە خەلەلەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو وەفدە کە لە بەغدا دانوستانیان کردووە بەڵام ئێمە بنەمایەکی دەستوریمان هەیە هەموو هاوڵاتیانی عێراق دەبێت بە یەک چاو سیر بکرێ ناکرێت فەرمانبەرێک لە نەجەف لە بەغدا لە بەسڕە موچەکەی وەربگرێ هەموو مانجێ ببێەوەی هیچ خەمی بێ فەرمانبەری هەرێمی کوردستان و موچەخۆری هەرێمی کوردستان هەموو مانگێ چاوەڕێەوە بێ هات نەهات دێت نایە ئەمە یەک دژی دەستورە ئەمە ستونەکەی بەغدا بەسیارەتی بەغدا دژی قانونی موازنەیە دژی قەراری محکەمەی ئیتیحادیە کە محکەمەی ئیتیحادی پێدانی موچە هەردوو وەزارەتی هەردوو حکوومەتی ئیلزام کردووە بەوەی کە دەبێت موچەی موچەخۆران بدرێەوە تێکەڵاوی هیچ ململانەیەک نەکرێت دوای ئەوە ئەو بەیاننامەی کە وەزارەتی دارایی عێراق بڵاوی کردێتەوە طبعا بەیاننامەکە غەڵەتی ینی زۆر تێدا لەبەرەوەی یەکەم موازنە قانونێکی سەنەویە ساڵانەیە تۆ هاتووی ئەمڕۆ مانجی سەرەتای مانجی 6 مانگی لێ ڕۆژتەوە هەر 12 مانگەکەم بۆ حساب دەکەی بە تەخمین بە تەخەیولات کەمە نابێ ئەوەی لە ئینفاقی فعلی باز دەکرێت کە مەسەلە موچەکە دەڵێ بەشی ئێوە نەماوە بۆ ئێستا باس ینی چۆ بەهینی خۆی بەکەی چۆن بۆ ئەمە مەسەرەن هاتووە هەر 3 ساڵەکەی حساب کردو 2023 و 24 و 25 ژی تا کۆتای حساب کردووە هاتووە پێی ئینفاقی فعلی هەرێمیش حساب کرد دەڵێ هیچ نەماوە کەمە نابێ باشە ئەگەر ئەمە ڕاستە بۆ موچەی مانجی 12 هەرێمی کوردستانت بڕی بۆ لە مانجی 10 و 11 و 12 لە بەرەوتە تەرخانکراوی دارایی بۆ موچە لە 2024 نەماوە هاتی لە دەکەمت کردەوە لە 11 کەمتر کردەوە لە 12 هەر زۆر کەم بوو ئەوە بکە موچەی مانجی 12 فەوتە دەلێ گەڕابێ مادەم وایە هەموو 2024 خۆی ڕۆژ بە ئێستا حساب لەگەڵ کردم کەماتەمە پێوانەیە بە دوو پێوەری جیاواز ئەنجا ئەمە ئەنی مامۆستا بە پێوە بێ پێیان گوتووە ستەیف موچەکە مەنێرە بەڵام حجەشی قانونی بۆ بدۆزەوە یان شتێکی بۆ ئەعلام بۆ بدۆزەوە هەموو هەنگاوەکە لە عێراق ڕوودەدا دوور نییە بۆعدەکی سیاسی هەبێ کاکزانە لەبەر ئەوەی ئێمە یعنی هەست بەوە دەکرێت کە
پەیوەندیەکی ناتەندروست یان با بڵێن جۆرێک لە قۆڵبادانی با بڵێن نادیار لە نێوان بەشێک لە هەرێمی کوردستان و لەگەڵ عێراق هەیە و عێراق ترسەکی هەیە. دوای ئەوە هەندێک تەسریحاتی با بڵێن ئاگری هەیە کە یعنی وا دەخوێنرێتەوە کە ئەمە بەرنامەیەکی لە پشت بێ شتێکی لە پشت بێ. عێراق هاتووە کە ئەمە دەکا لەوانەیە ڕەتفعلی ئەم با بڵێن جۆرە لە لێدوانانە بێ. ئێمە وێ ڕێ ئەم شتانە بەڕاستی مامۆستا شێروان ینی بەڕێست لە بەغدا بووی ئەوانی شقامیان هەیە و ئەوانیش لە ئەنگریان هەیە و سۆشال میدیان هەیە مەسەلەن هیچ لە دوانێک لای هەر کەسایەتێکەوە بێ ئەم مۆزوعە بە لە دوانی ئاگرین و هەڕەشەکردن چارەسەر دەبێت. کاکە دەزانی ئێستا ئەوە نەماوە یعنی ئێستا نەک لێدوانی با بڵێن بەرپرسانی باڵایان خەڵکی مەسئول ئێستا تەنزێک لە سۆشال میدیا لەسەرێ تەرجەمە دەکرێت ڕێک دەکرێتە عربی بێ دەکرێتە کوردی یعنی ئێستا بنمونە لە هەموو عێراق کەسێک لە بەرنامەیەک لە سۆشال میدیا لە شوێنێک قسە بە عەرەب بڵێ بە کورد بڵێ با بڵێ ڕاستەخۆ ناکرێتە کوردی ئێستا بۆ عەربیش هەمان شتە. یعنی هەر قسەیەک هەر شتێک کە دەکرێت هەر تەنزێک کە دەگوترێت هیچ حل دەکە ئەم هەڕەشەکردانە نانە هیچ حل ناکە خۆمە تەجروبەی زۆرمان لەگەڵ ئەوە هەیە کاک زانە ینی ئێمە ینی گرنگترین شت ئەوەیە ئێمە خەڵکی خۆمان بژێنین. ینی قۆناغەکە ئێستا بەراورد بەبانم بنمونە هەشتاکانی سەدەی ڕابردوو کە ئێمە لە خەباتەکی نەتەوایەتیدا بووین دژی حکوومەتێکی دیکتاتۆر مقارنە بەنەوەتەکان کە وەزعی دارایی و حەساری اقتصادی هەم لەسەر عێراق بەگشتی هەبوو و لەسەر هەرێمی کوردستان دووبارە و سێبارە هەبوو. ئێستا هەمان دۆخە ئەم بەدڵنیای و هەمان دۆخ نییە. ئێستا بەرپرسیارەتی حکوومەت بەرپرسیارەتی خەڵکی مەسئول ئەوەیە کە بیر لە ژیاندنی میلەتەکەی خۆی بکاتەوە بە شێوەیەکی سەربەرزانە. یعنی نابێ ئێمە با بڵێن موجازەفە یان مقدراتی ئەم میلەتە بخەینە مەترسیەوە. هەمومان بە تەجروبەی ڕابردوو بە گەیشتینە ئەو قەناعەتەی کە چارەسەری ئەم کێشانە لە بەغدایە بە دەستور بە قانون بە تەنانەت بە فشاری سیاسی هەمووی دەبێت لەگەڵ بەغدا چارەسەریکەین. بەم جۆرە زمانەوە بەم جۆرە مامەڵەکردنە هیچ چارەسەر ناکە. باشە مامۆستا مەسەلەن حتا ئەگەر تۆ پێت وایە مەسەلەن مەوزوعی ئەوەی کە دەڵێن بۆعدێکی سیاسییان بۆی هاوڵاتی لێمان تێبگا بە باشتری ئەوەی کە دەڵێن دەستێکی سیاسی لە پشتە ئەو دەستە سیاسیەش ڕەتفعلێک نییە ینی ئەوەیە کە زۆر بڵێ کابرا بڵێ ئەو مانگە بە میزات هیچ نەبووە هەرێمی کوردستان هیچ زۆڵی نەکردو چ مخابراتی چ سیاسی چ تەنانەت ئەو کێشە داراییانە هیچی نەکردو یەکێک بڵێ مانگە مەینێرە تۆزێکی سعازیان کە کوردنەوەوانە ئەمە هەیە یان بەڕاستی ئەبێ فعل و ڕەتفعلێک هەبێ نانە ئاوانە ئاوانە ینی ئەخێستا تێگەیشتێک وا دروست دەکرێت کە کابرا بیرەکاتەوەڵێ ئەوانە کوردن با بۆ جەژنە بیان چەوسێنینەوە موچیان لە تەسەور ناکەم ینی لەو مەرحەلێدا نەما بەدڵنیای لەو مەرحەلەدا نەماوە ئەبێ فعلێک هەبێ بۆی ڕەت دەکەی فعلێک هەیە و ڕەتفعل هەیە و لە بەرامبەردا ینی ئەگەر نیەتەکەش خراپ دەخراوەتە چوارچێوەیەکی قانونیەوە بڵێ وەکو باسم کرد طبعا دژی دەستورە دژی قەراری محکەمەی اتحادیە دژی یاسای موازنەیە دژی ڕێککەوتنە بەڵام شکلیات هینە چی بۆ کراوە کاک زانە هەمومان دەزانین بەڕێز سوودانی هاتە چۆ پەرلەمان لەوێ داوای لە پەرلەمانتاران کرد کە قانونی تعدیلی قانونی موازنەی بۆ تێپەڕێنن گوتی لەبەروی ئیشم پێیەتی بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لەوێ باسی کرد گوتی نەوتی هەرێمی کوردستان بە قاچاغ دەبرێ خۆی بەڵێ هەر بە ئاشکرا لە ناو پەرلەمان و بە عەلەنی باسی کرد. ئەمڕۆ بەعنی بڵێن دوای چەندان دانیشتن لەگەڵ لە نێوان هەرێم و بەغدا و ئەپیکۆر و ئەمانە 2000 شەریکاتی نەوت ملیان نەدا بەوەی کە نەوت هەناردە بکرێتەوە. هەناردەکردنەوەی نەوت لەوە چێ بەشێک لەم کێشانە چارەسەر بکە. دەرکردنی قانونی نەوت و غاز تاوان کەمە لە ڕاستیدا خەتای با بڵین بەغدایە. بەغدا چونکە لەو ڕێککەوتنەی کە کورد و بە تایبەتی یەکێتی و پارتی لە ناو هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەت لەگەڵ لایەنە شیعەکان کردویانە
و لەگەڵ سونە کە ببنە بەشێک لەم هاوپەیمانەتێ بۆ پاڵپشتی لەم حکوومەتە یەک لە خاڵەکانی دەرکردنی قانونی نەوت و غازە. تەمانەوە خولەکەی پەرلەمان کۆتایی هاتوو قسەی لێ نەکراوە، یعنی هین ناکرێ. قانونی نەوت و غاز بەشێک لەمانە چارەسەر دەکات. دوجار مەسلەی نەوت گرفتێکی گەورەیە، داهاتی نانەوتی. ئەگەر من ڕێزم هەیە بۆ قسەکەی کاکڕێباز، بەڵام ئەگەر تۆ لەسەر ڕقمێک ڕێک نەکەوی یان لانی کەم لەسەر ڕەنجێک ڕێک نەکەوی بەردەوام من دەڵێم زۆرە ئەو دەڵێ کەمە بێگومان بەڵام ئەگەر نزیکم کردەوەتی دەگەێنم بۆ ئێستا بۆ منە ساڵی 2024 لە بینی 80 بۆ 85 ئەگەر دیقەت بی لەو 4 مانگە وازم 4 مانگە ئەگەر غەڵەت نەبم حکومەت هەرێمی کوردستان داهاتی نانەوتی نارد بۆ بەغدا 80 83 85 82 ئەنی بەو ئینا بەو ژمارانە دەکرێت ئێمە لەسەر 55 ڕێ بکەوی من 53 بنێرم یعنی ملیارە و 2 ملیار چارەسەر دەکرێت بەڵام ناکرێت تۆ داوای 80 ملیار 90 ملیارم لێ من 50 بنێرم 40 بنێرم 48 بنێرم بژڵێم ئەمە تەواوە. دوجار یعنی قانونی نەوت و عفو قانونی ئیدارەی مالیش لە پاڵپشتی ئەو بکات. باش زۆر باشە. ئەوە دکتۆر ڕێبینیش لە هەولێر ئامادەیە. دکتۆر ڕێبین سەلام سڵاو لێبێ ئەم کاتت باش. من دەمەوێت لە زاری جەنابتەوە تێبگەم وەک مامۆستایەکی زانکۆ ئەم مەوزوعی نەناردنی موچەیە سیاسیە سەرف سیاسیە ینی بە میزاج کابرا دەڵێ وەکو ئێستا لە مامۆستا شێروانم پرسی لێرە کاکە باو مانگە کورد تۆزێک بێزارکەین موچیان بۆ نەنێرین یان بەڕاستی لای ئێمەشەوە خەلەلێک هەیە کامیانە بەڕێز دکتۆر ڕێبی؟ طبعا بەناوی خی گەورە و میرەبان سەرەتا ڕێز و سڵام بۆ جەنابەت مامۆستا زانایان و بۆ میوانەکەی بەڕێز و سەرجە بینەران. یعنی مەسەلەکە زۆر بەڕاستی بۆی چوون، یعنی هەموو لایەک و هەموو خەڵکی کوردستان ئێستا دەزانێ بابەتەکە وای لێ هاتووە کە گەورە و گچکەی کوردستان لەبەر ئەوەی یعنی تەماسی هەیە و بەرکەوتنی هەیە بۆ ژیان و ژیاری خێزانەکانی خەڵکی کوردستان، بۆیە هەموو خەڵکەکە ئێستا ئاگای لەو بابەتانەیە کە چۆن بە شێوەیەکی زۆر بە شێوەیەکی قێزەون بە شێوەیەکی زۆر ناشارستانیانە بە شێوەیەکی زۆر نائینسانیانە قوت و موچەی خەڵکی کوردستان وەکو دەستکەلایەکی یا ئابرازێکی سیاسی بەکاردەهێنرێ و بەڵگەی مقتڵاق بۆ ئەوەی کە ئیتر حاشا هەڵنەگر بێ کە بابەتەکەی کە لە بەغاوە ئەم بابەتی موچەیە بە سیاسی کراوە ئەوەیە چەند جار وەفتی سیاسی بەیەکەوە کۆ بێتەوانێ هەتاوەکو یەک جار یا دوو جار لەگەڵ وەزیری مالیەکە کە شێوە تەکنیکەکەیەتی لەگەڵ یا دانیشن بە درێژایی دانوستانەکان کە لە شوباتی 2009ەوە ئێمە لە دانوستانین بۆ ئەوەی یەک ساڵی میزانیە مسادەقە بکەین، یعنی 6 ساڵە یەک ساڵی میزانیەمان بۆ جێبەجێ نەکراوە بە تەواوەتی ڕێکەوتبێتین لەسەر هەموو تەفاسیلەکانی لە شوباتی 2009ەوە هەتا ئەمڕۆ ئێمە لە دانوستانی لەگەڵ بەغایە لەبەرەوەی 5 جار دەوڵەت حکومەتی تیاگۆڕاوە 5 جار هەموو هەوڵەکان سفرە کرێتەوانێ. یەکەم جار عادل عەبدولمادی هەتا گەیشتینە ڕێکەوتنێ لەگەڵ یا بە 11 مانگ دانوستارکردن ئیستیقالی کرد حکوومەتەکەی 11 مانگی نەخایەن ئەمە یەک سفرە بێتەوە. اینجا لە عێراق بابەتەکان نوێبوونەوە و سفربوونەوە تێکەڵ کراوە، یعنی هەر کاتێکە دەسەڵاتێکی تازە دێ حتا مدیری مەدرسەیەگە چێت سەر دەسەڵاتی مەدرسەکە هەرچی بەڕێوەبەرەکەی پێشوو هەیە هەرچێکی کردووە بڕیارەکانی سفرەکەنەوەڵێ وەڕەکەی سپی تازە بۆ بێنەرەوە، بۆیە ئەوە جیاوازی ناکەن لە نێوان نوێبوونەوە و سفربوونەوە. ئەم سفربوونەوەیە دوایەوە کە هەوڵی دروستکردنی کابینە وزاریەکانی عەدنان زولفی و عەلاوی و ئەوانش درا دیسانەوە اینجا یەک ساڵی ئەوە کازمی مستەفا کازمیش یەک ساڵی خایەنەوە دیسان لەگەڵ یای ڕێکەوتن بکە و سفر بەرەوە. ئێستا لەگەڵ ئەم کابینە تازەیەشە هێشتا گفتوگۆ بەردەوامە، یعنی ئێمە 5 ساڵ هەر ساڵێکی ئەگەر خولێکی پەرلەمانی و حکومی 4 ساڵ بێ ئەو عقدەیە یا ئەو ئالۆزیەی بۆ دەسەڵات بەڕێوەکردن و بۆ سیستمی سیاسی لە بەغدا 5 ساڵ بە تامی 20 ساڵ ڕۆشتووە، چونکە ئەگەر هەر خولێکی پەرلەمانی و حکومی 4 ساڵ بێ 5 جاری پیان ڕۆشتۆ، یعنی ئێمە لە 5 ساڵە ئالۆزایی یا چوونە ناو دانوستان بەجهود سەرفکردنی تیمی دانوستانکاری هەردوو لا بەغدا و هەولێریش بەقەدەر 20 ساڵ هیلاک بووە. بۆیە ئەمە مەسەلەیەکی سیاسیە. ئێمە لە هەموو ئەو درێژایی لە شوباتی 2009ەوە هەتا ئەمڕۆ مامۆستازانە هەموو 4 جار لەگەڵ وەزیری مالیە دانەنیشتوین، هەمووی وەفتی سیاسی بووە، چۆ بۆ بەغا لە بەغاوە هاتۆ بۆ هەولێر، کەواتە مەسەلەکە سیاسیە و بە سیاسیش کراوە.
بۆیە ئەوە ئەخلاقێکی زۆر میکاڤیلیانەیە کە زۆر دوورە لە ئەخلاقی تازەی سیاسیەوانێ بەغدا بە فەلسفەیەک ئیشەکە بە فەلسفەی ئەلغایەت بەرە الوەسیلە یعنی ئامانجەکە و بە هەر ئابرازێ بەدەستبێنی بەکاری بێنە بێ ئەوەی بیر بکەیتەوانێت کە ئەمە بلایەن ئینسانی تایە هەوڵاتی زەرمەندە بێ خەڵکی تیا فلیقێتەوانێ خەڵکی تیا ئەمرێ بەخاڵیانە نایە ئەوە بەڵام دکتۆر ڕێبین دکتۆر ڕێبین پێتوانێ مەش مبەڕێرمانداوە بەدەستەوە بەڵێ بەڵێ ئێمەش مبەڕێرمانداوە بەدەستەوە شتمان ناوە بەدەستەوە ببەڕێر و ئەوەمان داوە ئەوەش باسەکەین بەنسبەت کوردستانەوە سیاسەتی ڕەواقیەکان جێبەجێەکە بە شێوەیەکی ئەخلاقێکی باڵا و ڕێزگرتن لە ئیمزای خۆ وعد و بەڵێنی خۆمان ئێمە هەر کورد هەر خۆشی وایە پەیمان و بەڵێنی خۆی جێبەجێەکە لە ملیشی بدەی ئەو پەیمانەی یاوێتی لی پاشگەز نابێتوانێ ئێمە ئەم دوو فکرەیە ئەبێ بێ لەگەڵێکا ڕێکی بکەیتەوانێت چۆن ڕێکەکەوێ ئەمە ئەوان تەنها لە کاتی لاوازیە ئەخلاقیانەیە و پابندن بە ئیمزا و بە یاسا و بە دەستور و بە بەڵێنەکانی خۆیانەوانێ یەک تۆزباریان ڕاست بێتەوانێ هەموو پەیماننامە و هەموو ئاهد و بەڵێنێکیان دەشکێن و کەڵبە و نینوکیان دەرەکەوێ بۆ خواردن لەدا ئێستا با پرسیارێکی وازە بکەم مامۆستا ڕێبین دکتۆر ڕێبین ببوورە بەغدا زۆر بە ڕاشکاوی بڵێن بەغدا وەکو دوژبن سەیری کوردەکە یان ئێمەش کۆمەڵێک کەم و کورتیمان هەیە لە مەسلەی داهاتی نانەوتی لە مەسلەی بە قاچاق فرۆشتنی نەوتەوە بگرە تا کۆتایی کامیانە بەڕاستی یعنی لە زاری جەنابتە وەکو مامۆستایەکی زانکۆ بە شێوەیەکی زۆر زۆر بێلایەنە ئێمە دەبێت تەماشای کار و کاردانەوەکان بکەین یعنی کاتێک کە تۆ من ماف و شایستەدارایەکانم بە تەواوەتی نەدراوەتێ طبعا بێگومان منیش ناتوانم زیمەی مالی خۆم هەمووی سفر کەمەوانێ و خۆم خەمە سەر سازی عەلی و تۆ شێشتا مەسەلەن وەکو بەغدا بڵێن شایستەدارایەکانی خۆم بەم شێوەیە گەمەی پێدەکەی لە وەختی حساسی بەرە جەژنانە لە وەختی حساسی بەرە پێداویستیەکە لە وەختی حساسی شەڕی داعشەکە لە 2014ەوە دانیشتووە کاتێک کە ئێمە سک دەنەی بەگولەوە و داعش لەبەر دەرگای ماڵەکەمانە ئەو هاتۆ موچە و میزانیت لێ دەبڕێن یعنی بەم شێوە مامەڵەکردنە بەم شێوە خستنە زاویەیەکەوانێک کە نەخۆیان ڕەحمەکە ئێڵەن ڕەحمی خۆش بارێ خۆ ئێمە لیان ناپەڕینەوە ئێمە ئەوان خۆیان چون کەلەپچان کرۆتە دەستمان نەوتەکەی خۆمان ناڵن بفرۆشین لە 25/3/2024 یەک قەترە نەوت بەربۆرەکەی جیهانە نەفرۆشراوە بیزەبت لە 28/3/2024 سەعات 12:35 نیوەڕۆ قەترەیە نەوت بەناو بۆرەکەی جیهانە نایانێشتۆ بڕوە زەرەر لە خۆیانەیەن میزانی عێراق 30 میلیاردی زەرەر کردو لەو کاتەوە تا ئێستا بەس لە پێناوی ئەوەیە چونکە ئەو پارانە لەویا چاوی کوردی بەدواوەیە ناتوانن گەندەڵێکی تیا بکەن مامۆستازانە ئەوانەی ئەڵێ وەرە ببێرەوە بە خۆم پارەکە بەرەوە بە خۆم ئینجا بن تەوزیعەکە بەوە بەسەرتا وەکۆی ئێمە سری ڕۆژمان تاوا نەکرد بێ وەلی وەسیمان بوێ کە ئەمە دژی مادە دەستورەکەشە نازانم دانوستانکاری کوردستانیش بەسەریا تێپەڕیوە لەبەرەوەی لە دەستورە مادە 121 فەقەرە جیمی دەڵێ دابەشکردنی سەرمایەکانی ئەم دەوڵەتە فیدراڵیە نافیدراڵیە سەر سێ پێوەرادا بەشەکرێ یەکەمیان چڕی دانیشتوانەکەی دووەمیان داهاتی ئەو پارێزگایە ئەو ئیقلیمە سێمیان پێداویستیەکانی کە دەڵێ داهاتی یعنی تۆ چی و داهات هەیە پێویست ناکە بیبیتەوە بۆ مەرکەزەکەت یان بۆ حکوومەتی ئیتیحادیەکەت بۆ خۆت من داهاتم 5 میلیۆن بڵێن 5 میلیارد دۆلارە ئەو پێویستم بە 9 میلیارە دێت چوارەکەی تری بۆ پڕکاتەوە یا پێویستی بەیز نەبێ مەسەلەن زیای بۆ پڕکاتەوە بۆی پڕناکاتەوە بەو شێوەیە یاساکە باسەکە بەڵام ئەم قات و تەیفە هاتووە هەر بەوە بۆ دەرکەوێت کە بڕیارەکە چەند سیاسی مامۆستا بەڵێ تا سعی 11 ژووری تەدقیق و وردبینیەکە خەریکی وردبینی لیستی ناوەکانی فەرمانبەرات بوو هەتا 11 نیوەڕۆ ئەو ڕۆژەیە ئەم بڕیاری تا دەرکراوە هەتا بۆ دەلیلەی کە خاتون نەرمینی ئەوەی ڕێزمان هەیە بۆی وەختی خۆی لە سلێمانیش وەزیر بوو چوە سەردانی ئەم تەیفسامی کردۆت و توێتی چییە بەسەر پەرلەمانتاری عێراق ڕاشیانەوانێ باڵێ پەرلەمانتاری عێراق ئێستا باسی ئەوەی کردووە کاڵێ ئەو چۆ بەسەرا خەریکی بەڵێ خەریکی کتابکردن بۆ هەرێمی کوردستان و توێتی من تەواو هەموویم ناردووە آخر سنەی مالیەکەی 2025 کە تاوا نەبووە تۆ ئەسڵەن میزانیە بریتێ لە چی بریتێ لە تەخمین و تەخمینکاری ماوەی ساڵێک تۆ لەوانەیە ئەوەنە دەستکەوێ و لەوانەیە ئەوەنە خەرجکەی
ئەی تۆ چۆن لە بیدایەتی ساڵەوە ئێمە کاڵی میزانێ دانرێ لە عورف و عادەتی هەموو دنیاکە خۆی ناوی میزانی ساڵانەیە دەبێ ئەسەر و کاریگەری لە سیوێکی دوانزەی هەمان ساڵە نەگوازرێتەوە بۆ ساڵی داهاتوو. ئەم خات و تەیفە هاتووە غەڵەتێکی گەورەی علمی و عورفی و عادەتی و زانستی گەورەی کردووە تەبان کە تۆ لە ئەسەری ساڵی 2023 و 24 و 25 کە هێشتا تەواو نەبووە کۆی کردووە تەوانی ئەڵێ من لە سا 12ەکەم بۆ نردوین لە سا 1267 باش بەمەرجێ لە ئاخرەبین سەرژمێری خۆیانە ئێمە لە سا 15 ئێمە لە ئەوان لە باسی مافەکەی خۆت بکەی پێشەوە بەردێکت تێگرن بۆی مافەکەی خۆ باز نەکەی. باشە بەڕێز دکتۆر ڕێبین من ئەوە پرسیارکەم کە بەڕاستی مەسەلەن کە ئەو هەموو گرفت و کێشانە هەیە ئەم بابەتە بە هەڕەشەکردن بە مەوعیددانان چارەسەرەکرێ؟ باشە ئێمە هەڕەشەمان نەکردووە تا ئێستا ئێمە وەتاڵێن لە شوباتی 2009ەوە وەفد دێ و وەف دەڕوە وەفد دێ و وەف دەڕوە هەر خودی کاکقوبات تاالبانی 38 جار سەرۆکایەتی ئەو وەفدەی کردبوو لە بیدایەتی ئەم دالوستانانەوە کە دەستی پێکرا. دوای ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان و بە هاوکاری مولایەک ئەم وەفدانە هەریەت و ئەڕوا و ئێمە نە هەڕەشاکەین نە هیچ و لەگەڵ یان ناڕۆی نوێین ئەوانە لە کاتی یعنی کاتێک دەستیان بڕوە ئەوانە نایڵن تۆ ئەو هەوایی هەشتا بی خۆی حازەکان نەتبێ لەبەر چی لەبەر شتێکی زۆر وازە کە لە ئاستی قیادەی دەسەڵاتدارانی ئێستەی بەغایە بە گفتوگوی ڕاستەوخۆ قسەمان لەگەڵا کردوون دەڵێ ئێوە نابێ ئەو سەرکەوتنەی لە هەرێمی کوردستان هەیە هەبێ لە ناو ئیتاری تەنسیقەکەی خۆیانە لە کۆبوونەوەی نهێنیە ئەویان باس کردووە بۆ ئەوەی سونە چاوی لێ نەکات ویلایەتێک دابنێ بۆ خۆی یا داوای بڵین داوای ئیقلیمێ بۆ خۆی بکە ئەڵێ ئەبێ ئەم ئیقلیمەی هەرێمە شکست بێنێ بۆی نەبێ بە نمونەیەکی باڵا سونەکان بێ لە یادتانە جەلابتان پێشەرمانێک کە باسی ئەویانە کرد ئەوانیش بەپێی مادە 290 دەستوری عێراقی بۆیان هەبێ کە ئیقلیمێ بۆ خۆیان دروست بکەن هاتبوو نەسەر کەڵکەڵەی ئەوە بۆیاڵێ نەوەڵام ئەبێم نموزە نازیحەی هەرێمی کوردستان لە ناو بەرین گسکەی کەینەوە فەشەلی پێبێنین بۆ ئەوەی ئەوان چاوی لێ نەکەن ئەوە هەدەفی یەکەم هەدەفی دووەم ئەگەر کوردستان بینایەک بێ 5 قات بێ و ئەوان بینایەکەن 7 قاتن ئەو نایەت بڵێ با بینایی تر دروست کە بیکەم بە دەقات و تۆش بەرز بەرەوە بۆ خۆت ئەوەڵێ نا ئەم بینایی تۆ مادام مقەرڕە ناکا خەڵکی عێراق ئەبێ 5 قاتەکە بکەم بە 2 قات بۆی من باڵا بەرز دەرکەوم 7 قاتەکەم بەرزتر دەرەکەوێت لە چاو کاتێک زۆر باش ئەگەر بینایەکەی کوردستان بکات بە 2 قات بەڵام ئەمە وەهمە ئەم جۆرە باڵا بەرزیە وەرە بۆ خۆت خدمات تطبیقکە تەنفیزی مەشروعەکانت بکە ئەوە دزی و فەسادی تێدا مەکە بەقەدەر گەڵای دارەکانی عێراق زۆر باشە دکتۆر ڕێبین و پارە دزراوە لەو عێراقەیە زۆر باشە ئەگەڕێمەوە لات مامۆستا شێروان کاک دکتۆر ڕێبین پێی وایە کە ئێمە لە هەموو 4 ساڵ جارێک 3 ساڵی خەریکی مفاوەزاتە بین دوایی سفرە بێتەوە دیسان ینی وای وێ ناکرد کە بەڕاستی ئەوان نانەوێ ئەزمموی ئێرە سەرکەوتو بێ لەبەر مەوزوعی سونەکان خەتێک ئەیگرێتەوە و بابەتە مەسەلە ترسێکی لەو یعنی دەزانی لە عێراق حتمما ئێستا بە نمونە دەنجی ناڕازی یان با بڵین دەنجی شۆڤێنی با بڵین دژ بە هەرێمی کوردستان هەیە کەس ئینکاری ئەوە ناکە و سونە ئەگەر بیاوێ هەرێم دروست بکات چاو لە هەرێمی کوردستان ناکە سونە لەوانەیە پاڵپشتی دیکەی هەبێ یعنی بۆیە ڕاستە بەڵام بە شێوە گشتەکەی وانە شێوە گشتەکەی تۆ هەرێمەکەت هەیە فیدراالیە دەستوردانی پێداناوە بەڵام جێبەجێکردنی دەستور گرفتی تێدایە خۆی ئێستا ئێمە دانیشین چەندان ڕەخنە لە بەغدا دەگرین دەڵێن دەستوری پێشێل کردووە بەڵام ئەگەر بین ئێمە بە چاوی ئەوانیشەوە سیرکەین ئایا ئێمەش لە زۆر بواردا دەستورمان پێشێل نەکردووە زیاد لە با بڵین لە هەرێمێک زۆر جار تەسەڕفاتمان نەکردەوە کوب تقریبا لە تەنیشت دەوڵەتەوە کردومانە ئێمە هەندێک مەلەفی گەورەمان هەیە لەگەڵ بەغدا بەداخەوە نزیکی ئەوە بوو بە 10 ساڵ زیاترە لەسەر بابەتی موچە هەموو مەلەفەکانی کەمان واز لێ هێناوە یان ناپڕژەینە سەری یان هەر لە بیرمان چوونەوە خاک و مادەی 140مان هەیە بەسەلەی پێشمەرگە و مستحقاتی پێشمەرگەمان هەیە بەشداری کوردمان هەیە لە دەستگا حساسەکانی دەوڵەتی عێراقدا مەسەلەی جوتیارانمان هەیە
مەسلەی با بڵێن جگە لە مستحقاتی جوتیاران ساغکردنەوەی کاڵای با بڵێن هەرێمی کوردستان لە ناوەڕاست و خواروی عێراق و بە پێچەوانەشەوە ئەمانە هەموو گرفتی گەورە گەورەن کاک زانە ڕاستە موچە پەیوەندی بە هەموو خەڵکی کوردستانەوە هەیە لەبەرەوەی ئەمە نزیکی 1,250,000 زیاتر موچە خۆرمان هەیە کە لانی کەم لە 180 ئەوانە بەرپرسی خێزانێکە یعنی تۆ حیسابکە نزیکی 4 ملیۆن خێزان زیاتر کەس با بڵێ موچە خۆرە وانە موچە خۆرە چاوەڕێ ئەم موچەیە دەکا و هەر ئەو موچەیە دەچێت حرەکەی بازار دروست دەکات جەنابەت لە پێشەکەکە باست کرد کە ئەمە جگە لەوەی گیرفانی موچە خۆری خاڵی کردو بازاڕیشی وەستاندووە بۆیە ئەو مەلەفانەی دیکەمان هەموو واز لێناوە خەریکی موچەی ئێمە دەبێ کورد جگەل لە پەیوەندی باشی لەگەڵ با بڵێن حکوومەتی عراقی و لەگەڵ بەڕێز سوودانی جگەل لە فشاری سیاسی دەبێ هەوڵ دێم بزانین خەلە قانونی و با بڵێن ئەوەی کە پەیوەندی بە ڕێنمایی و بە قەراری مەحکەمە و بە ئەوانەمە چییە ئێمە دێ باسی داهاتی نەوت دەکا باشە داهاتی نەوت لە کوێیە ڕۆژانە چەند بەرهەم هاتووە چەندمان داوە بە با بڵین بەکارهێنانی ناوخۆ بۆ مەسفاکانی ناوخۆ چەندمان داوە بە عێراق و عێراق با بڵین کرێەکەی نەداوینەوە خۆ ئەوەش هەیە وەنیە یعنی ئەم وردەکاریە ئایا لەسەر مەلەفی نەوت ئێستا ئەگەر سپین ئێمە بچینە محکەمە شکات لە سوودانی بکەین شکات لە وەزارەتی دارایی بکەین شکات لە حکوومەتی عراقی بکەین ئایا لە مەلەفی نەوتدا بایی ئەوەندە بەڵگەی بە قووەتمان پێیە دەمی بەرامبەرەکانمان بوەستێنی من تەسەور ناکەم پێمان نییە یعنی من وا تەسەور دەکەم من خۆم نایزانم یعنی ئەوەندەی کە هینە بابزانم بێ ئاگانی متابعم نگەم بەڵام من نایزانم یعنی مەسەلا من نایزانم جا ئەگەر هەبێ و من نەیزانم کەم تەرخەمی منە بەڵام پێم وا بە بەدەداچوونیش بکەم هەر دیار نییە ئەمە مەسەلەی نەوت داهاتی نانەوتی وەکو باسم کرد هەر ڕۆژەی ئێمە ڕقەمەکمان داوە بە بەغدا يعني مامۆستا لەسەر نەوت مەسەلەن عەفوم کە ینی لانی کەم ئەکرێ ئەگەر بیدەن بە کۆمپانیاکانیش بە حەقی نازانم ئەوەی کە ئەڵێن بۆی کۆمپانیاکان نەڕۆن و شتێک زیادە حەقە ئاشکرا بکرێت ئەخر خۆی ئێستا بنین ئێستا گرفتەکە لەسەر عەقدەکان نییە یعنی مکاتی خۆی لەسەر گرێبەستەکان قسە دەکرا ئێستا قسە لەسەر گرێبەستەکان نییە حکوومەتی عێراق دەڵێ ئامەنتو بالله مشکلە نییە گرێبەستەکان بەس وەرن بە کۆمپانیاکانی نەوت تەمان کۆمپانیاکانی نەوت ئێستا بۆ عەرقە لە دروست دەکەن ڕێک ناکەون دەڵێن ئێمە ملیارێک دۆلارمان قەرز لای حکوومەتی هەرێمی کوردستان چێس پێێنێت تەحملیەوە دەکات ئایا حکوومەتی هەرێم دەمانداتەوە یان بەغدا هیچیان ناچێتە ژێرباریەوەی تا ئێستا بەغدا نەچووە دوو زەمان چییە کە مەپارەی داهاتووەوەی کە بڵێن لەسەری ڕێک دەکەونە 16 دلارە زەمان چیە کە وەری دەگرین یعنی بەڵام خۆ بەشێک لەو کۆمپانیان تا ئێستا هەر ئیش دەکەن نەوت دەردێنن حەقە ئەو داهاتانە ئاشکرا بکرێ بەڕاستی ینی ئەمە مەسەلەی نەوت بۆ خۆی یەکێکە لە گرفتەکان چونکە لە بەیاننامەکەش داوای دەکا و بەڕاستیش سپێنێ بچینە سەر حساب و کتاب داوای دەکەن دەزانی کاکزانە ینی بیرمان نەچێ عێراق دەوڵەتە سەرەڕای هەموو کەم و کوڕیەکانی باسمان کرد ینی من قسەم لەسەر بەیاننامەکە کرد و یەک خاڵێکە کە دەمەوێ بۆ هەموو خەڵکی کوردستان ڕوون بێتەوە ئەوش ئەوەیە من دەیان جاریتر باسم کردووە زۆر عیبەیەکی گەورەیە بۆ حکوومەتی عراقی بەگشتی بە سەرۆک وەزیرانەوە بە وەزیری داراییەوە بە هەموو حکوومەتەوە لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان هیچت پێ نەبێ موچەکەی من نەبێ شەڕی پێ بکەی کاکە پشکی هەرێمی کوردستان زیاتر لە 20 تریلیۆن دینارە موچەکەم بدەیە کە 10 تریلیۆنە لەسەر دەیەکەیکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان محاسبە بکە ئێمە هەر پێی نەزانی علاقی بەدەزانی علاقی بە هاوڵاتیەوە نییە علاقی بە هاوڵاتیەوە نییە حکوومەتی هەرێمی کوردستان چەندی داوەتەوە داهات چەندی نەداوەتەوە تۆ موچەی خەڵک بدە موچەی خەڵک بدە بنەمای یەکسانی بوونی و هاوڵاتی بوونی عێراقا بۆی هاوڵاتیەک منێک لە سلێمانی یەکەچکە لە ڕانیە یەکچکە لە دهۆک لە هەولێر هەستکە هاوڵاتیی عێراقیە حکوومەتێک هەیە بە یەک چاوسەری دەکات کە ئێستا ئەوە نابینی دوای ئەوە تۆ هەموو واز لێهێناوە شەڕ بە موچە و ژیژوانی من دەفرۆشی کاکە موچەکەی من بدە لەگەڵ بەشەکەی تر لەگەڵ هەرێمی کوردستان مەقاسە بکە بڵێ ئەوەندەت لەلایە نەتگەڕاندوتەوە بۆیە ئەوەندە دەبڕم ئەوەت نادەمێ خۆ ئەمە بوو بە 3 ساڵ جگە لە بەشێک لە موچە حکوومەتی عراقیش دینارێکی بۆ هەرێمی کوردستان نەناردووە خۆ واقع ینی حکوومەتیش بەلاش بەڕێوە ناچێ ینی ئەو هەموو دام و دەستگا و مەساڕفی حکوومەت تەمان پارەی دەوێت بەرحاڵ بەڵام ئێمە باسی خەلەلەکانی خۆمان بکەین بۆی دەست لەسەر برینەکانی خۆماندا ئەگەر برینەکانی خۆم چارەسەر بێ بەهێزتر دەستمە ڕوو بەزانی ئێستا بنمونە ئەگەر من پێم وایە ئەگەر ئێمە وەکو هەرێمی کوردستان
لەسەر داهاتی نەوتی و نانەوتی بەڵگەی بەقوتمان پێ بێت ترسمان نەبێ بەیانی دەچینە محکمەی اتحادی و شکات دەکەین لەبەرەوەی دەستور لە پشتمانە قانونی موازنە لە پشتمانە ڕێککەوتنی سیاسی و ناسیاسیمان هەیە قراری محکمەی اتحادی پاڵ پشتمانە دەچینە محکمەی اتحادی شکات دەکەین خەلەلێکمان هەیە یعنی من دەڵێم ئەگەر بەسەلەن بەرمنە خەلەلمان نەبێ لە بەیانی زووتر نییە بە یەک تیمی شارەزای قانونی لەگەڵ یەک تیمی شارەزای مالی فەرموو بچنە محکمەی اتحادی شکات بکەن یعنی ئەمە بەڵام بۆ ئەوێ ئێمە چارەسەر کاک زانە بۆی بەدوای چارەسەردا بگەڕین چونکە ئەمە بەس یەک مانگ نییە جاری یەکەم کتابەکە دەڵێت تا کۆتایی ساڵ یعنی بۆ 7 مانگ ئەنجا قورسەم جاریان جەنابەت دەزانی مانگی 11 ئەگەر ئینتیخابات بکرێ ئەگەر لە مانگی 11 ئینتیخابات بکرێت لە عێراق هەتا نەتایجی ئینتیخابات دەردەچێتە مانگی 12 نزیکی یەک دەچینە 26 لەکوێ حکوومەتێکی دیکەی عێراقی دروست دەبێ تامانجی 6 دەڕوا وەزارەتی دارایی جارێک دیکەی ئەعدادی موازنە یاسای موازنەی 2026 حاضر دەکا و دەینێرێتە پەرلەمان و دەینێرێتە پەرلەمان و لە پەرلەمان چەندی لەسەر درێ دەبێتە یاسا کەواتە ئەم یاسای ئێستا هەیە بۆ 2026 ئیش پێ دەکرێت ئەنی بۆ ئێمە بزانین ئەم خەلەل ئەگەر ئێستا چارەسەر بکرێت بۆ 26 چارەسەر بکرێت ئەگەر ئێستا چارەسەر نەکرێت دەخیانێ هەر 25 نیە 26 دەڕوا لەسەری چکە بەعنی ڕواقعی عێراق وایە مانگی 11 انتخاباتە مانگو نیوەی مانگەی پێ دەچێت تا نەتایجی انتخابات قبول دەکرێت دەچینە نزیکی یەک بەڵەوە کە دەچینە یەک ئاسان پێک نایە حکوومەت چەند پێک دێ نازانین خەریتەی سیاسی عێراق دوای انتخاباتە چی لێ دێ ینی هەمووی چاوەڕێی مفاجئات و گۆڕانکاری سیاسی گەورەیە کەواتە زۆر گرنگە ئەمە ئەم بابەتە چارەسەر بکەین فشار لە سوودانی بکەین بەنابەرینە بەر محکمەی اتحادی داتا و زانیاری خۆمان بە بەڵگەی تەواوە لەسەر داهاتی نەوتی و نانەوتی ئامادە بکەین گلەییمان تێبینیمان لەسەر قانونی ئیدارەی مالی هەیە بە هەر حاڵ بەڵام ئەوان بە قانونی ئیدارەی مالی مامەڵی کردو تۆش دەبێ هەوڵدەی بە دەستور بە قانونی موازنە بە قەراری محکمەی اتحادی بەوانە بەڵام بە داهاتی نەوتی و نانەوتی دەبێت شەفاف بێ دەبێت شەفاف بێ چونکە دوجار ئەوەی کە بەردەوام لە هەموو بەیاننامەکانی وەزارەتی دارایی عێراق جەختی لەسەر دەکرێتەوە داهاتی نانەوتیە و ئەم جارە داهاتی نەوتیشی لەگەڵ حساب کردووە بۆیە ئەو بەهانەیە ینی با بڵین ئەوە بۆ سەبەبی ئەوەی ئەگەر بوعدەکی سیاسی هەبێ ئەگەر نیەتی سیاسیش هەبێ ئاوجە پێشتر کاک زانەویستم جوابی ئەوە دەمەوە طبعاً ئێمە لەبەر ئەوەی لە عێراق لە بەردەم انتخابات داین هەموو شتێک واریدا هەموو شتێک واردە یعنی بۆشی هەیە تۆ بەهانەیەکت داوە بەدەستەوە ئەویش استیغلالی کردووە دێ تەغتیە شارعی خۆی پێ دەکا خەڵکی خۆی پێ رازی دەکا طبعاً دەنگ زۆرە لە بەغدا لە بەسڕا لە دەڵێ هەموو مانگە دنیایەک پارە بۆ هەرێمی کوردستان دەنێردێ و هەرێمی کوردستان هیچ تەسلیمی عێراق ناکات بەڵێتەوە هەیەش هەیە ئەویش بۆەوەی طبعاً وەزعی سیاسی سوودانی لەو باشانە نییە ئەویش حساباتی خۆی دەکا چوارچێوەی با بڵێن ئیتاڵی تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان تا ئێستا قەلەقەلەوەی سەدر بەشداری دەکا یان بەشداری ناکات چۆن وەڵامگۆی یان چۆن تەغتیە شارعی خۆی بکە جەماوەری خۆی و دەنگدەری خۆی بکە ئەمانە واردن یعنی زۆر باشە دکتۆر ڕێبین پارتی دموکراتی کوردستان ئەمڕۆک و کۆمیتەی ناوەندی ینی بەیاننامەیەکی دەرکردووە بەڵام باشتر نەبوو کە حکوومەت ئەو وەڵامە بدرێتەوە باشتر نەبوو کۆی کەلانە سیاسەکانیان بانگشتی پیرمام کرد ئەو کۆبوونەوەی لە سەرۆکایەتی هەرێم بکرێ و بتوانرێت چوارچێوەیەکی قانونی و دەستوری وەربگرێ نەکۆکۆ حەزبێک بۆی سبەین ئەگەر چارەسەر بوو بڵێەوە ئێمە کرمانیان ئەگەر چارەسەر نەبوو بڵێ من وازی هەی ئەو وەزعام بەڵکو ئێمە لانە یان مؤسسە دەستوریەکانمان بکەینە وازی هەی چارەسەرکردنی کێشەکان طبعا سەرەتا بەس وەکو وەڵامێک لە پرسیارەکەی جەنابەت طبعا حکوومەت هەرێمی کوردستان و لەسەر ئاستی وەزارەتی دارایی وەڵامی وەزارەتی دارایی فیدراڵی دایەوە مامەسەزانە لە هەنگاوی یەکەمی دەرچوونی کتابەکەی وەزارەتی دارایی بەغدا ڕاستەوخۆ بە شێوەیەکی فەرمی لە وەزارەتی دارایی کوردستانیشەوە وەڵام درایەوانێ بەڵام ئەم هەماهەنگیە حیزبیە کە زیاتر لە 65% ئیرادەی حیزبە دەرچووەکانی دوایەمین ئەو ئینتیخاباتی کوردستان کە لە 20 دەی 2024 کردمان لەو کۆبوونەوەیەدا بە شەرەفمەندانە ئامادەیان تێدا بوو بڵین ئێستا ئێمە لە قۆناغی گەڕانەوە بۆ حێزە سیاسیەکانین لەبەرەوەی ئەو تیمەی کە ئێستا لە بەغداشەوە دێ
بە سەرۆکایەتی کێ دێ هادی عامری یعنی حکوومەتی بەغدا یا لە ئێستاوە وەکو سڕکردنێکی بەسەرهاتوە سۆدانی ئێستا ئەو شەڕەی زۆربەی کە بە ئێمەیەکەن شەڕی ئەو ئینتیخاباتەوە ئەو سۆدانیە بە ئێمە فرۆشن بەشێکی گەورەشی لەبەر تەوقیتەکەی لەبەر سەقفە زەمەنیەکەی بۆیە ئەوان وەکو لەسەر ئاستی سیاسی یەکدەنگی خۆیان وەکو ئەوەی هەماهەنگی ئەو ئیتاری تەنسیقیە وەفدێگەنێرێ هی حکومی نییە ئەبێ ئێمە ئاماژەکان تێبگەین کەواتە لێرەیە وەکو جۆرە عەزلێکی تایە ئەو حکومەتە حکوومەتەکە کە نزیکە بیتەوە لە ئینتیخاباتەوە هەمووی تیری تێگرێ ئەڵێ پارێ دەوڵەت بەکارهێنێ بۆ ئێتیلافی تازە و هەڵبژاردنەکە پارەی دەوڵەت بەکارهێنێ بۆ ئیعلانات و ئیعلامات و باسکردنی کار و چالێکەکانی خۆی حتا لە سەروبەندیەوە دابوون و هەوڵی زۆر شێلگیرانە دەدا بەڕێز مالکی بۆی کە قانونی ئینتیخاباتەکە وا بگۆڕێکە هەر نەتوانی بە هیچ جۆرێک خۆیان بۆ چەند دەورەیەک بەکاریانێنە بەڵام ئایانویست ئەو نەقسەی گوایە لە قانونی ئینتیخاباتەکان هێڵن کە مالی عام ینی بۆ پارەی گشتی ماڵی گشتی دەوڵەت بەکاربێنرێ بۆ هەڵبژاردنەکان بۆیە ئێستا بەڕێز سۆدانی یعنی گسکی بەردەرگاکەی خۆیان لە گەڕەکەکەی خۆیان بدا ئەواڵێن ئەوە پارەی مالی عام بەکارێنێ بۆ ئینتیخابات کە لە بچە کراوە بەر بۆیش کێیت هادی عامری دێ کوردستان بەرامبەر بەوە ئەو دەسە جەمعیە ئەو هاو ئاوازی و تەناغم و بڵێن تەناسوقەکە لە خیتابە سیاسەکەی کە پیشانیاندان ئەوەیە کە ئەوان کەوتونەتە پەلەقاژێ خۆشبەختانە بە ئەوانەی کە لەسەر ساحەی سیاسین بە برادرانێکی نیشتیمانی بە پارتی دیموکراتی کوردستان بە پێکهاتەکانی کوردستانەوە بە حیزبی سۆسیالیست و شیوعی و تقریبا 43 پێکهاتە و ڕێکخراوی هەمە ڕەنگ و هەمە چەشنی کوردستانی کە یەک هەڵوێستیان هەبوو ئەمە مەزدەرێکی زۆر بەقوتە و سەرکەوتنە بۆ هەموو لایەک کۆبوونەوەکەی ئەمڕۆی کۆبوونەوەیکی ئاسایی بوو ینی پێش ئەمڕۆ داوانە بڕیاردرا بوو لە دوی شەشە بڵێن ئەو کۆبوونەوەی بکرێ پێشەوەی ئەم فازەیە توش ببین بەڵام ئەوەی دوێنێ لەسەر ئاستی ئەو حیزب و لایەنە سیاسیانە ئەوە مەکتەبی سیاسی پارتی لەوێ ئامادە بوو ئەمان کۆمیتەی ناوەندیەکەش لە بڕیارەکە لە فەقەرە یەکەمیایە بەوازەحی دەڵێ ئێمە تەئیدی ئەوە دەکەین کە دوێنێ برادرانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان گەیشتونەتێ و دانوستان بە وەسیلەی یەکەم دادەنین و هەموو ئەگەرەکانی دیکەش بەرامبەرمان کراوەیە ئەگەرەکانی تر بەرامبەرمان باشترین ئەگەر کامەیە بەڕێزی لە کشانەوە لە پرۆسە سیاسەکەی بەخە کورد زەرەر ناکات دکتۆر ڕێبین ئێستا فاقد الشيء لا يعطي ئەگەر ئێمە ئەمە حاڵمان بێ هیچ با دەست نەکەوێت لە پرۆسە سیاسیە کە لە بچەی کردوین و ناڵێت تۆ نەوت و غازی خۆت بفرۆشی بەڕاحەتی لە ماڵی خۆتە نەوتی خۆ دەفرۆشی پێتەڵێت تۆ تەهریبی کردووە ئەوە کوردستانە خاکی کوردستان نییە ئەم کوردستانە خاکی کوردستانیە بە چ قانونێ بە چ قەولێت تۆ هاتووی نەوتەکەی خۆم کافرۆشم پێ مەڵی تەهریب هەر شەرمە یەکێک گوێ بگرێ یا قسەی ئەو عەرەبانە بە کوردی بڵێتەوانێ خاکی کوردستانە سلەیمانی هی خەڵکی سلەیمانیە تۆ چوی عەقدێکی کردووە تێدا خاکی خۆتەوە بەرهێنانی تێدا دەکەیت ئەسڵەن ئەو ناوچە جێناکۆکانە ئەو بەڕێز سۆدانیە بۆی نییە چۆتە بەریتانیا لەگەڵ بیپیا عەقدێکی کردووە ئێمە لەوێ بووین نێچیروان بەرزانی لەگەڵ وەفدی برادرانێکێتی هەمویان لە بەغدا بوون کەچی شەوێ سواری تیارە بوو سەعایەک چوو بۆ بەریتانیا عەقدێکی ئیمزا کردووە لەگەڵ بیپیا لە خبرەوە بیسمان لە ئەخبارەکانەوە بیسمان لەسەر کوێشە لەسەر کەرکووکە ناوچەی کوردستانی دەرەوەی ئیدارەی کێشە لەسەرە و مادەی 130 دەیگرێتەوانێ قیتەقیت چۆ لەوێ عەقدێکی کردووە و لە باتی ملیار و نیوێک و ئاریدات بڵێن ئەوە ئیسیراتکردنی شمەکی بەریتانی کرێتی بە 15 یعنی 10 قاتی زیا کردووە تەمانەوە بەریتانیەکان چیان ویست لیان وەرگرت و ئەوەی کە سەرەی عێراق دێتی بیۆ لیان وەرگرەی چی لێ هیچی نایەنێ خۆ ئەمریکا و بەریتانیا نابێ بە نیزاعیان لەم ناوچەیەدا ئەگەر ئەوان وەکو پشت بەستنێک بۆ سیستەمە سیاسیەکان هێشت بێتیانەوە ئەمریکا هاتووە بە عەقدێکی 10 قات زیاتری ئەوە هاتۆتەمە ناوچەکەوانێ و لە دوو بڵێن لە 95 ئەم مانگەی ڕابردووەدا ئەو عەقدە گەورەیانی دکتۆر ڕێبین سپاس دەکەم کاتەکەم بەورە دیاریکراوە بە ڕێزیش درەنگات تەستۆدیۆ مامۆستا زۆر بە ڕاشکاوی پێم بڵێ ئەگە چی بکرێت چەکی زۆر بەهێز زۆر بە کورتی بۆ ئەوی کێشە بۆ مانگەکانی کە دروست نەبێت وەکۆی کاڵەی مەترسی هەیە بۆ ساڵێک کەش هەمان مشکلە دروست ببێت یعنی کێشەکە ئەوەیە کە تۆ بەشێکی لە هاوپەیمانی داردانی دەوڵەت ئەو هاوپەیمانێتی کە تا ئێستا لە پشتی حکوومەتەکەی سوودانیە پەیوەندێکی باشت تا ئێستا لەگەڵ سوودانی هەبووە
ئەو با بڵێن پەیوەندی دیبلۆماسی سیاسی خۆت لەگەڵ ئیتاری تەنسیقی لەگەڵ هاوپەیمانی دارایی دەوڵەت لەگەڵ بەڕێز سوودانی بەکاربێنی بە فشاری ئەوەی چارەسەر ببێ و بۆ ئەوەی تر بۆ مانگەکانی کشانەوە حەلە یعنی من تەسەور ناکەم کشانەوە بەو هینە حەل بێ فشاری سیاسی دەبێ بکەین بەڵام بگاتە کشانەوە تۆ دەبێ بزانی ئایا کاریگەری چ دەبێ شیعە حکومەتی بەدەستەوەیە چەند مانگێکی ئەم حکومەتەماوە بەڕێی دەکا لە پەرلەمان زۆرینەیە لەناو ئەنجومەنی وەزیران زۆرینەیە و دەکشێەوە چ دەکەی ینی جگەلەکە هەردێەوە ماڵەدا دێنیشی یان کارتی ترت پێ بەڕاستی دوای ئەوە تۆ تا ئێستا نەتوانیوە ژێرخانی ئابووری خۆتەوەندە بێسکەی مانگەک موچەی خەڵک بدەیت یعنی بەچ دەکشێەوە یعنی من پێم وایە کشانەوە بەو بینە بە کاریگەر نابینم و بیرمان نەچێ تەمان لە بدایەتی 2005 یەکەم هەڵبژاردن سنە مقاتعی عملیە سیاسی کرد تا ئێستاش باجی دەدا یعنی تۆ هەنگاوێک دەنێ ئەگەر دوایی ئەو سەحرەکەی بەتاڵ بۆ بەرامبەرەکەت سەحرەکەی زانی کە ئەم کاریگەریە نییە زەرەر دەکەی لە زیاتر قازانجکەی بۆیە دەبێ وردی راسە بکرێ بەڵام فشاری سیاسی بکرێ علاقات بەکاربێنین بەرامبەرینە بەر محکەمەی اتحادی هەموو ئەوانە بکەین بۆ ئیلانی کەم بۆ ئەم ساڵ وەکو باسم کرد تەسیری ساڵی داهاتوش تەوەقع دەکەم هەبێ چارەسەری موچەی فەرمانبەران بکەین زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شیروان میرزا ئەندامی خولی پێش ئەندامی پێشووی پەرلەمان بەڵێ دکتۆر ڕێبین بەڵێ دقە بە ئیجازەی خۆت و فەرمانە بەڕێزەکەت و باتی کشانەوە ئێمە هەروە بە هەوایی ناڵێن کاریگەری دەبێت ئەو حکوومەتی ئێستا لە بەغدا قائیمەوە هەیە 12% دەنگدەران چوون نیوەشی سەدرەکان بوون 74% گەڕاردنەوە ماڵی خۆیان دانیشتون یعنی 6% ئیرادەی شەرعیەتی ئەو حکوومەتە 6% ئەوەی کە داعمیەکە ئەوەی پێکاتی کوردستانیەکانە پارتی وەکێتی و حیزبەکانی دیکەن کە داعمی شەریعەتەکەیان کردووە خۆ حکوومەت لەسەر لاقی خۆی چۆنەوەستێ بە تەئیدی خەڵکەکە ئەوان 12% دەنگەران چووە بۆ دەنگان کوردستان 72% چوە بۆ دەنگان و سەرسنووقی دەنگدانەکان لە انتخاباتی ئەخیرە بۆیە ئەڵێن ئێمە ئەگەریسی حابکەی شەرعێتی لێ دا ئەماڵکێ بەڵام کارتێ وەکو مامۆستا شیروان ئەڵێ کارتمان هەیە توانین مانگێک موچە تەبانەوە کارتی ئەخیرە ئەوە ئاخیرەمین کارتە ئێمە هەموو کارتی یاسایی و دانوستانی و هەروەکو لە بەیاننامەکە شار باسکرا بوو هەمووی بەکارێنین بەڵام کە ڕێگەکە گەیشتە بنبەست و مریشکە ڕەشە ئەوەش کارتێکە کە دەتوانانی باشکرا بەکاری بێت دووبارە سوپاس بۆ بەڕێز دکتۆر لەوەش پارە و پیارە و میزانی عێراق هەمووی لە بانکی فیدرالی ئەمریکایە توانرێ وەکو بیدایەتی نەوت بەرامبەر بە خۆراکەکە 7% کوردستان زیاد بکرێتەوە و 7%ەکەی بۆ جیاب بکرێتەوە باقەکەی بیرێتەوە بەڵام ئەوەش بابەتێکی ترە باش سپاس دەکەم دکتۆر حالانە زۆر سپاس باسی لەوە کردکەوتی ئێمە کە داوای کشانەوەکەین سەدا یعنی کەمینەیەک دەنجیداوە بۆ حکوومەتە ئەو حکوومەتە ناتوان لەسەر پێی خۆی بوەستەوە ئەوە ئاخر کارتیش دەبێت سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبین سەلام کە کادری پێشکەوت و پارتی دموکراتی کوردستان مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێز مامۆستا شیروان میرزا ئەندامی لیژنەی دارە لە خولی پێشنجومەی نوێنەرانی ئاڵۆ سپاس بۆ دەرفەتە بینەرانی خۆشەویست خەری بوو لە میوانانی خۆشەویست بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەین کە پێش جەژن جیرفانەکانی فەرمانبەران و موچەخۆران گەرم بکرێتەوە موچە بێ و لەو ململانەیە دەربازی بێ و خەڵکیش جەژنێکی خۆش بەڕێ بکات ئێمەش لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامامان پێشکەشکردن هەموو لایەکتانەکەی ئامانەتی خوای گەورە